ئەو چاوەی کە فرمێسکی لێ دەژێ، ئەو چاوەی کە لە ترسی پەروەردیگارە فرمێسک و ئەسرین دادەڕێژێ، فرمێسک لە چاویدا دەبارێ، ئەو چاوە زۆر گەورەیە، ئەو چاوە لای پەروەردیگار زۆر بەبایەخە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئیبن عەباس لێی دەجێڕێتەوە و دەفەرمێ: عینان لا تمسهما النار، عين بكت من خشية الله وعين باتت تحرس في سبيل الله. رواه الترمذي وقال هذا حديث حسن صحيح. وقال عبد القادر الأرناؤوط حديث صحيح بشواهده. وأخرجه أبو يعلى والضياء والطبراني في الأوسط عن أنس بن مالك. پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم دو چاوهن لروجي قيامتا بر اگري دوزخ ناكون، ام دو چاوه با اگري دوزخ ناسوتين، واتان نكتنها چاوه كانيان بلكو تواوي جسو گانيشان بر دوزخ ناكوه. اي پیغمبري خواه صلى الله عليه وسلم ام دو چاوه كامانن افرمي چاوهك لترسي پروردگار فرميسكي رشت بي، او چاوهي لترسي پروردگار فرميسك برجيني بیر لە تاوانەکانی خۆی دەکاتەوە، ئەو هەموو تاوانەی ئەنجام داوە، ئەو هەموو سەرپێچیەی ئەنجام داوە، ئەی هاوار بە ماڵم، ئەی هاوار بە حاڵم، ئەو هەموو نەزەرەیە، ئەو هەموو غەیبەتەیە، ئەو هەموو تاوانەیە، ئەو هەموو کات بەفی ڕۆدانەیە، ئەو هەموو تەمبەڵیە و سستیە لە ئاست ئەمر و فەرمانی پەروەردیگار، ئەو فرمێسکەی کە لە چاوی دەڕژێ دەبێتە هۆکار کە ئەم چاوە بە ئاگری دۆزەخ نەسووتێ. و پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم چاوێک لە پێناو پەروەردیگارە پاسەوانیەتی کرد بێ، پاسەوانیەتی لە موسڵمانان کرد بێ، ئەو چاوەش بە ئاگری دۆزەخ ناسووتێ.